سەردانیکردنی ئەکوێریەم یاخود پێشانگای زیندەوەرانی ئاو لە کەناراوەکانی کالیفۆرنیا چی دیکە کارێکی ئاسان نییە، چونکە هەندێک لەو شوێنانە داخراون یان ڕێوشوێنی تون تێیاندا گیراوەتە بەر بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە. خێزانێکی شاری بێربانگ لە ویلایەتی کالیفۆرنیا بڕیاریان داوە ئەم بۆشایە پڕ بکەنەوە و خۆیان پێشانگایەکی زیندەوەرانی ئاوی دروست بکەن. سەرەتا بە ماسی جۆری ستینگرەی دەستی پێکرد کە لە کاغەز دروستمان دەکرد. دواتر ئیشەکە زۆر جوان دەرچوو. ئەم خێزانە بیرۆکەی ئەویان بۆ هات کە ئەم پێشانگایە لە ماڵێکی خۆیاندا بکەنەوە، بەڵام دواتر پرۆژەکە گەورەتر کرا و وەک باخچەیەکی ئاژەڵانی لێهات. هەموو شتەکان لە مادەی بڕێدرا و دروست کراون. ئەمەیان بوتڵێکی شەربەت بوو، ئەمەشیان شوێنی هەڵگرتنی جلی پیس بوو. لە ئێستادا زیاتر لە 700 کارتۆن لەم پرۆژێدا بەکار هاتووە. هەندێکیان لەلایەن خەڵکی ناوچەکەوە کاری دیکۆریان بۆ کراوە. ئەوان هیواخوازن ئەم پێشانگایە خۆشەویستی بڵاو بکاتەوە لەم کاتی کۆرۆنایەدا. خەڵکی دێنە ئێرە و پێمان دەڵێن شتێکی جوانە، وا دەکات کارەکەمان بەبەها بێت. هەرتەنها ئەمە نییە، خێزانەکە دەڵێن هەتا ئەو کاتەی کارتۆنمان هەبێ بەردەوامی بەم ئیشە دەدەین.